لەوە زیاتر ناتوانم چاوەکەم پەنجا کۆڵانی بە من کرد بۆ بەسا وەردیم لە برسا چاوەکەم وەرە چی دانیشە تۆ دانیشەکان بچارێ ئەڵێم وە سارە وەڵی بەسەین بۆ خەسوورە داماوێتەوە داماوە کە ناتمە سەر فەرعەکە ڕامەکرد سێرەکەم بە دوامەوەیە ئەوەنە داماوە زانە من نەگرێ بە ساقی وەرەکەی وەختی ئەو قسانەیە بە قوربانی چاوە بم من مردم لە برسا مردم ئەچە کاکە بد وەرە باشە کاکە حەیامان مەبەر لەم کۆڵانە عیب وشورەی ئێستا چی بکەین کاکە جار ئەزانم سەعە لەکوێ بە ساقی چاوم لەکوێ سەعە ئەم کۆڵانە زانیوە تا لە مزگەوتێکە ئالێرە قۆڕ بەو سەرم وەرە سەعای بە چیە دۆزێتەوە بۆ خاتی خوا کاکە گیان وەسە ئارام من نەزانم لەکوێ بە ساقی چاوم تۆرە لەگەڵ مێ سایدەوە تا لەو مزگەوتە دانیشتووە دەبڕە با بڵم دەبڕە با بڕێ سەلام بڕێ وەسە